دەزەدان لەبرادەی نەدیسان دەرێمە من لە باکوری گەفامایە ئەمەدانی دەرێم لە گوریجی گەزەناتی دەرێم گوری گەفامە لە گوریجی گەزەناتیشی ببامە وەتانی بە خودا دەرێبرا لە برادەرینا بەرسێ بوارە لە سەرکومەتی پیرداود و بەرامبەر کوچە برباتی لۆی لە بۆی لەمای مەدوو چای بەبێ دەرماگە لە جوانەیەن برالەکی دەرەیە دوابا لە بۆ من بدە لە کوڕەتی وایرانێ ئەمن ئەو سارەکە زەریە سەرسارانە دانیشتی بە بەتەماوی بەسە زۆتە شەما بە شەما بەیبەندی باغرێ شیربوونە لە بنکەوێ کراسیم قەڵای هەولێر دەکەوێتە ناوەڕاستی شاری دێرینی هەولێر و بە دڵی زیندوی شارەکە دەژمێردرێت. لە کۆندا قەڵاکە خودی شارەکە بووە، واتە شاری هەولێر بووە. هەولێر بە کۆنترین شاری جیهان دەژمێردرێت. هەر لە 7,000 ساڵ پێشێستاوە بێپچڕان ژیانی تێدا بەردەوامە. قەڵای هەولێر یەکە لە شێکارە مێژوویەکان و لە شوێنەوارە هەرە گرنگەکانی هەرێمی کوردستان دوای ئەشکەوتی شانە دەر دروستبوونی یاخود مێژووەکەی دەگەڕێتەوە بە سەردەمانێکی یەکجار زۆر دەتوانین بڵێن شاری هەولێر بە تێکڕا دەوڵەمەندە بە چەندین ناوچەی شوێنەواری لەو کاتەدا کە مرۆڤ لە ئەشکەوتەکان دەژیا و دوای ئەوە هاتە لێواری ڕووبارەکان و دەستی کرد بە کشت و کاڵکردن و ماڵداریکردنی مەڕووماڵات دوای ئەوە دەبینی شارستانیەت وەکو مێژونووسەکان باز دەکرێت لە باکووری عێراقەوە بۆ باشووری عێراقەوە ڕۆیشتووە لێوە ئیدی شارستانیەت سەری هەڵداوە کە پێ دەڵێن شارستانیەتی دوو ڕووبار وادی ڕافیدین. قەڵای هەولێر لە ئەنجامی کەڵەکەبوونی سروشتیانە و پاژماوەی شارستانیەتە یەک بە دوای یەکەکانە کە مێژووەکەی بۆ 6,000 ساڵ دەگەڕێتەوە. ئەو قەڵایەکە ئێستا بۆ شێوە دروست بووە لە ئەنجامی دەتوانین بڵێن کەڵەکەبوونی پاشماوە بیناسازیەکان بۆ لە سەر یەکتری وە بۆ شێوە دروست بووە لە هەر شوێنێکی قەڵا لە چاردەورەی هەڵکۆڵی بکەی پاشماوەی بیناسازی ئەدۆزیتەوە و ئەم پاشماوە بیناسازیانە وەکو بەپێی لە ڕووی پارچەی گۆزە و لە پارچەی بیناسازی ئەوانە دەگەڕێتەوە بۆ هەزارەی چوارەم و هەزارەی سەرەتاکانی هەزارەی پێنجەمی پێش زین کە دەکاتن نزیکەی 6,000-7,000 ساڵ بەر لە ئێستا. بەڵێ ئەوە شوورای دەرەوەی قەڵایە ئەمە سنووری کۆنی قەڵای هەولێر بووە دیوی دەرەوەی قەڵای هەولێر بووە بەخڕی چواردەوری قەڵای هەولێر گرتووە ئەمە بەرگری لە قەڵای هەولێر کردووە لە هەنی شوێنە ئەوە بورجەکەیە لە هەنی شوێنیش دیوارەکان ئەبینین لە چەند بەشی پێک هاتووە بەشی خوارەوەی ئاشووری نوێیە عمری ئەوەشمان دیاری کردووە بە ناردنی خەڵووس کە لە ناو کەرپوچەکان دەرمان کردووە نردومانە بۆ بەریتانیا بە کاربۆن چواردە ئەوان بڕیاریان داوەکەەوە ئاشووری نوێیە ئەمانە ئەم سەردەمی زۆری بینیوە تامان ئەوانەی کە سەرەوەن سەردەمی ئیسلامیەکان گەیتەوە لە دوای سەردەمی ئیسلامیەکان
ساسانی دێ ئەم چینی سەرەوەی چینە ئیسلامیەکانی پێ ئەڵێن ئیسلامی کۆن و نوێ وانەوە خوارەوەی ساسانیە پێش ئیسلام ئەوان حکمی قەڵایان بەدەستەوە بووە لە پاش ئەوان ئیتر فرسی و هێلێنیسکی و دوای ئاشووری نوێ دێ کە ئەم چینەی دیارە و پێویستی بە کنی و پشکنینی زیاتر هەیە هێشتان پێویستی بە پشکنین هەیە بۆ ئەوەی زیاتر بخرێ و چکە شوورایەکە هەتا ئێستا بنکەی شوورایەکەمان بە دەرنەخستووە. سەرەتای دەستپێکردنی ژیان لەو قەڵایە لە سەردەمی عوبەیدا بووە، ئەو سەردەمەی کە خەڵک لە شارەکاندا خڕبوونەوە و فێری پێکەوە ژیان بوون، بۆیە بە یەکێک لە کۆنترین شوێنی نیشتەجێبوون لە دنیادا ژمار دەکرێت کە بەڵگەی شارستانیە یەک بە دوای یەکەکان لەخۆ دەگرێت. لەوانە سۆمەریەکان و ئەکەدی، بابلی و ئاشووریەکان و فارسەکان و یۆنانی لەگەڵ عوسمانیەکان. لە هەولێر سۆباریەکان هەبوون، سۆباریەکان شوێنی یاخود ناوچەی هەولێران کردە شارێک و لێرە نیشتەجێ بوون. بەڵگەشمان بۆ ئەوەیە کە دەبینین لە نووسینە میخیەکاندا لە سەردەمی گوتیەکاندا لە 2300 پێش زاین ناوی هەولێر هاتووە بە ئۆربیلیۆم. دوای ئەوە لە یەکێک لە نووسینە میخیەکانی سەردەمی سۆمەری دەبینین لە تکەستێکی تری میخیدا سۆمەری دەبینین لە سەردەمی مەلیکی سۆمەری شۆلێکی لە 2100 پێش زاین ناوی هەولێر هاتووە بە ئۆربیلیۆم. یەکەمین ئاماژەی ناوی هەولێر دەگەڕێتەوە بۆ 2 پارچە تابلۆی قوڕینی ئیبلا لە سووریا کە مێژوەکەی بۆ 2300 ساڵ دەگەڕێتەوە. زۆرێک لە زاناکانی بواری زمانە کۆنەکان و شوێنەوار بۆی دەگەڕێنەوە کە ئەم شارە بە زیاتر لە 2000 ساڵ بەر لە داهێنانی نووسین بوونی هەبووە، هاوشێوەی چەند شارێکی تری کە لە باشووری میسۆپۆتامیا بوونیان هەبووە. بۆیە لێکدانەوەی ناوی شاری هەولێر وەکو مانە کەمێک زەحمەتە، چونکە ئەو ناوە بۆ نەتەوەیەک ئەگەڕێتەوە کە ئێستا زمانەکەی مردووە و نە لە پەیوەندی بە زمانی سۆمەریوە هەیە، نە پەیوەندی بە زمانی ئەکەدی و دیالێکتەکانی کە بابلی و ئاشووریە پەیوەندی پێوە هەیە، بەڵکو ناوی شاری هەولێر ئەتوانین بە جۆرێک لە جۆرەکان لە زمانی خووری نزیشی بکەینەوە و ماناکەی لە ڕێی زمانی خووریەوە وەرگین. ئێمە دیکۆمنتمان کۆکردبووە، دیکۆمنتێکی تەواو لەسەر قەڵای عمری قەڵای هەولێر چەندی باس کراوە لە سەردەمی سۆمەریەکان، سەردەمی ئاشووریەکان، ئەکەدیەکان بە بەردەوامی ئاماژەی پێکرێ وەکو قەڵا کە بوونی هەبووە و معبەدی عشتاری لێبەوە کە معبەدی عشتاری لێبووە زۆر دووبارە کراوەتەوە، شوێنێکی پیرۆز بووە کە سۆمەریەکان و حتا ئاشووریەکانیش بڕیاریان داوە بچن بۆ شەڕبۆش بەرەو شاخ ئەلێرە نزایان کردووە بۆ ئەوەی سەر بکەون لە شەڕەکانیان. ڕێی تریش هەیە بۆ دیاریکردنی عمری قەڵایەکێک لە ڕێیانە گەڕانێکی ڕووکەشی بوو مەسح بە دەوری قەڵای هەولێران، کۆکردنەوەی پارچەی گۆزە کە لەسەر ئەم گۆزانە
کۆنتترینمان سەردەمی عوبەی دۆزیەوە کە 4000 ساڵ پێش زین ئەومان دۆزیەوەەوە کۆنتترین پارچەی گۆزە بووە لە قەڵای هەولێر. ئەم گردۆڵکەیە لە 4 بۆ 5,000 ساڵ پێش زین ئاوەدان بووە لە چاخی حەلەف عوبەید و وەرکە. هەروەها لە کاتی پشکنین بینرا لە حەوت چین پێک دێت. هەر چینێک گزارش لە شارستانێتێک دەکا و بەدەیەها کەلوپەل و پارچەی گڵینە و پەیکەری گیانلەبەر و سەر کەتەشی گڵینە و جلوبەرگی جۆرا و جۆر تیایدا دۆزراوەتەوە کە هەمووی گەواهی ئەوەیە ئەم گردۆڵکانە هەبوون. بەڵام مرۆڤ زۆر ژیرانە بەکاریهێناون و توانیویەتی سوودیان لێوەرگرێت. ئەو شارە زۆر کۆنا ینی تەمەنەکەی بۆ دەتوانین بڵێن بۆ 6,000 ساڵ دەگەڕێتەوە. ئەگەر بکرێ لە ئایندەدا مەسەلە هەڵکۆڵینی شوێنەواری لە قەڵای هەولێر ئەنجام بدرێ لەوانەیە مێژوویەکی ترمان پێ بڵێتن پاشەوەی کە بەڵگەی ڕاستەقینە بەدەستمان بکەوێتن لە ئەنجامی هەڵکۆڵینی شوێنەواریدا. ئەو خانوانەی کە ئێستا لەسەر قەڵای هەولێردا هەن ئەمانە دەگەڕێنەوە بۆ سەردەمی فترەی حکومڕانی دەوڵەتی عوسمانی لە عێراق و لە کوردستانی عێراقدا. ژێرەوەی بۆ طبقاتی تر دەڕواتن ئەوە لە چ ئەنجامەک ینی بە دەردەکەوی لە ئەنجامی هەڵکۆڵینی شوێنەواری کە ئێمە لە 2013-2014 توانیمان شورای قەڵای هەولێر بدۆزینەوە لە ژێر ئەو خانوانەی کە ئێستا هەیە. لە نووسینەکانیشدا ئاماژە پێکراوە کە کاتێک کە شەڕ کراوە قەڵای هەولێر قەڵایەکی نیشتە جێبوون بووە لە هەمان کاتیشدا بەرگریکردن بۆ لەو خەڵکەی کە لە ناو قەڵاکەیدا بووە و بەڵگەشمان زۆرە بۆ ئەوەی کە چەندین جار خەڵکێک هاتووە پەلاماری داوە بەڵام ئەو قەڵایە هەمیشە بەرگری کردووە لە پاشماوە شوێنەوارەکان بڵیتە لە پاشماوە شوێنەواری بیناسازیەکان جا گەشەکردنی چۆنێتی دروستکردنی خشت و گەشەکردنی شێوازەکانی ئەمە قۆناغی گەشەکردن و سەردەمەکان پیشاندا. بۆ نمونە لە سەردەمی ئەکەدی جۆرێک لە خشت بەکار هاتووە کە شێوەکەی بەتوانین بڵێن وەکو سەمونی ئێستا یان وەکو ماسی بووە شێوازی دروستکردنەکە کە بەڕیم دواتر مەسەرەن شێوازێکی بچووکتری لاکێشەی دروست بووە. بەڵام ئەگەر بینە مەسەن چۆنێتی دروستکردنیشی تەبعاً لە ڕووی سوورکردنەوە و لە ڕووی پێکاتەکانی ها چەندی کاتێدا و چەندی قوڕە و چەندی ئەوەیە هەمووی جیاوازە لە سەردەمێک بۆسە چەند بەرەو کۆنتر بڕۆین شێوازی دروستکردنی خشتەکان سادەتر و هەروەها بڵێن زیاتر تووشی فشەڵی دەبێت بەڵام چەندی بەرەو پێش بێن شێوازی خشتەکان پتەوتر و بەهێزتر دەبن. لە سەردەمی ئاشووری کە قەڵای هەولێر دەتوانین بڵێن ئەو بەشانەی کە زیاتر ڕوو لە دەرەوەنا مەسەن نەک ئەوانەی کە ئێستا و بیناسازیە بەڵام کەمێک خواردتر تاقیباتکەی بە سەردەمی ئاشووری دەگەی خشتەکانیان زۆربەی مەسەن خشتی سوورکراوە بووە یان خشتی زۆر پتەو بووە و قەبارەکانشیان قیاساتەکانشی دیاریکراو بووە. ئەم قەڵایە دوو دەروازەی سەرەکی سەرکەوتنی هەیە کە لەسەرەوە شەقامێکی ڕاستەڕێ بەیەکیان دەگەێنێت.
ئەوانیش دەواازەکانی باکوور و باشوورن. کاتێک بە دەواازەی باکوور سەردەکەوی هەموو شتێک لە دەوروبەرت دەگۆڕێ و لەپڕ دەکەویتە ژینگەیەکی کۆنەوە کە تیایدا شتەکان سادە و زۆربیان ڕەنخاچین. خانووەکان بێپەرژینن. نزیکی دەرگا و کرانەوەی پەنجەرەکان بە ڕووی ماڵە دراوسێکان پەیوەندی توندی کۆمەڵایەتی خەڵکی و سەردەمە و نزیکیان لە یەکتر پیشان دەدات. ئەوەی من دەیبێتم پێکەوە ژیانێکی زۆر سەیر هەیە لە قەڵا، ئەوەی کە وەکو ڕەمز ئەیبینی دیانەت و قەومیەتی زۆر زۆری بەڕێ کردووە، زۆر زۆریشی تێدا بووە و لە نەخشەکان بە تایبەتی هەنێ شوێن هەیە وەکو حەمامەکە ئەتوانێت ڕەمزی زەردەشتی تیابینیەوە، ڕەمزی ئیسلامی تیابینیتەوە، وەروە ڕەمزی جوولەکەشی تیابینیت وەکو ڕەمز وەکو شێوازی نەخشکردن. بۆیە هەموو دیانەتێک بێریا تێپەڕیوە. دیانەت بوونی هەبووە بە جۆرەی ئەو نەخشانێک کە ئێمە لەسەر دیوارەکانە ئەیبینین، ئەوە دەلالەتێکە کە بۆ پێکەوەژیانێکی زۆر سەیر هەبووە لە قەڵا، بەردەوامیش بووە، بە بەردەوامی بوو. شاری هەولێریە، قەڵای هەولێر پێکەوە ژیان بووە، یعنی جوولەکەی تێدا بووە، مەسیحی تێدا بووە، مسڵمانی تێدا بووە، کوردە، عەرەبە، تورکمانە، هەمووی بەیەکەوە ژیاون. ئیتر ئەگەر حتا بڕۆی گەڕەکەکانی تەعجیل و خانەقا و مستەوفی ئەوانش ئەگەر سەر دەرگاکان سەیری کە هەر یەکەونەوە شێوازەکە، ئەوە پێویست بە توێژینەوەیەک دەکات لەسەری. لە سەردەمی ئاشووری نوێ زۆر گرنگی بە شاری هەولێر دراوە، چ لە ڕووی بیناسازی و نوێژەنکردنەوەی پارێزگاکانەوە، چ لە ڕووی وەکو مەڵبەندێکی باسم کرد فاڵگرتنەوە و ئیرسادی فەلەکی، چ لە ڕووی سەردانیکردنی پاشاکان بۆ ئەو شارە و خزمەتکردنی ئاوادانکردنەوە لە ڕووی بیناسازی. بۆ نمونە پاشا سەنحاریب زۆر شانازی بەوە دەکاتن کە توانیتی لە منطقەی خانزادەوە لەوێ لە کۆڕێەوە مەسەن ئاوی بەستۆڕە و دووسێ ئاوی ترا کە لە تێکستەمەخەکان ناوەکەی زۆر بە وردی هاتووە، ئەو ئاوانە کۆ بکاتەوە و لەوێوە بە شێوەی دەفن بهینێتن بۆ شاری هەولێر. بەڵام ئەوەی کە زۆر دیارە یاخود باوە یاخود زۆر نووسراوە لەسەری دەبینین باس لە ئاشووری دەکرێتن زۆر و ئەوانی تر بۆ نمونە کاتێک لە سەردەمی ڕژێمی بەعس هەیەت کتابەتی تاریخە بوون سەر لە نووسینەوەی مێژوو، کاتێک کە باسی کاشی و میدی و کوتی و لولوبی و ئەوانە دەکرێت تەنها بە دێرێک ئەوان لە کۆڵە خۆیان دەکەن و دەڵێن ئەقوام جەبەلیە لا نعرف ئوصولها، قەومی شاخاوین و زانیاریمان لەسەریان نییە. بەڵێ زانیاریان هەیە بەڵام خۆیان نەیانویستووە زانیاریەکان بکەنی. دەستنووسی مادەکان کە ئەو کاتیش هەمان نووسینی مێخی بووە زۆر بەدەستمان نەگەیشتووە، یعنی بەڵام لە توێنژنەوەی خۆشمدا کە باسم لە
ئیمبراتۆریەتی مات کردووە لە سەرچاوە مێخیەکانە تێدا زۆر بەڕوونی ڕۆلی مادەکانیش پیشاندراوە کە چەند جار هەوڵیان داوە بێنە ئەو ناوچەیە و شاری هەولێر و منطقەی کوردستان بەعام دەست بە سەدا بگرنەوە مادەکان دێنە ئەو ناوچەیە شاری هەولێر دەتوانین بڵێم دەبنە دانیشتوانێکی تری ڕەسەنی ئەو ناوچەیە چونکە هەم لە ماد و هیندۆ ئێرانیەکانیان بڵێن هیندۆ ئەوروپیەکان هەم لە ماد و هەم لە پارس و هەم لە ئۆرارتۆ و دەتوانین لە خوری و گوتی لولوی تێکەڵەیەکی مرۆڤایەتی لەو ناوچەیە بوونی هەیە کاتوان بڵێم ئەوانە بە باو باپیران و باو باپیرانی کووردا دەندرێن. ئەو قەڵایە تقریبا 415 متر لەسەر ڕووی دەریا بەرزە ئەمە بەرزی قەڵا لەگەر دەور و پشتی خۆی ئەو جادەی کە لە ژێرەوە هەیە 28 تا 30 متر بەرزە پێکاتەی قەڵا دەبینین لە چەند گەڕەکێک پێکاتوە لە سێ گەڕک گەڕەکی تەکیە کە تەکیەی شێخ عەبدوڵڵا و تەکیەی تری لێ بووە تۆپخانە لەبەرەوەی لە سەردەمی عوسمانیەکان تۆپیان لێدادەنا و لە مانگی ڕەمەزان ئەو تۆپەیان دەتەقان دەوێ ئیدی ناوی لێنرا تۆپخانە لەگەر سەرا کە ئێستامە لەوێن ئەو گەڕەکەی کە دەوڵەمەندەکان لێرە نیشتە جێ دەبوون ئەو سێ گەڕەکە. قەڵای هەولێر جیاوازە لەگەر قەڵاکانی تر بۆ نمونەوە قەڵای حەلەبە کە دەبینین قەڵایەکە جێی کونەمەترزە و جێی ئەوەی تێدایە بەڵام قەڵای هەولێر خەڵکی تێدا نیشتە جێ بووە خەڵک لێرە ژیاوە و لە کاتی جەنگا مەسەلەن گەڕاینەوە ناو شاری بۆ نمونە کاتێک هۆلاکۆ هێرش دێنێتە سەر قەڵا و قەڵا گەمارۆ دەدات ئەو خەڵکی کە لە خوارەوە بۆ هەمووی دەگەڕێتەوە ناو قەڵا و بەرگری لە خۆیان دەکەن. قەڵای هەولێر ساڵی 2014 خرایە لیستی شوێنەواری جیهانی لە ئاسمانەوە لە چەقی شێوەتایی عارەبانەیەکی کۆن دەردەکەوێت. ئەوەش لەوانەیە بەڕێکەوت نەبێ چونکە هەندێک بەڵگە ئەوە پیشان دەدەن کە مرۆڤ لە قەڵا ژیاون لە سەردەمی عوبەیدا کە مرۆڤایەتی چەرخیتایی داهێنا. قەڵا بە پایتەختی هەرێمی کوردستانی عێراق دەورەدراوە.